خێزانیشی هەیە خێزانیشی دەنگی خۆشە خێزانی دەنگێکی زۆر جوانی هەیە لەوانەیە شتێک بکەین بێکەوە بۆ چێ لە گۆرانێ بۆ خێزانە وتوە بۆ خۆشەویستەکەم بەرهەمی خۆشەویستیت چەند مناڵە ئێستا سێ مناڵی جوانمان هەیە لەسەنێ ئەوانش وردەوردە لە مناڵەتی دەرچوون گەورە بوون هەرزەکارن سێندەنگیان خۆشە وڵی خراپ نین حەمەجەزە نانەوەڵی حەمەزە یەک حەمەجەزە هەیە بەس مناڵەکانی ترمەوانیش دۆستی هونەرن کوڕە گەورەکەم کاکە جوامێر مۆزیکژنێکی زۆر باشە هەم پیانۆ هەم گیتار هەم ڕێتم زۆر بەتوانایە چاوەڕوانی بەرهەمی نێوەکانی هونەر بە حەمەجەزابین وڵی تر ئەوەش ئەویان هیچ ناڵم منەبەرەوەی نەکو نەبێت بەس هەوڵم داوە چکە خێزانیشی هەیە خێزانیشی دەنگی خۆشە خێزانی دەنگێکی زۆر جوانی هەیە لەوانەیە شتێک بکەین بێکەوە نازانین یەکێک لە خوشکەکانی دەنگی خۆش بوو ئەو چۆن بۆ دەرنەکەوتەوە وڵی بە زرۆف و زەمن و ئێمە لە ئەوروپا و هاتنەوە بۆ کوردستان و ئەومە هەندێک شتیش هەیە ڕێ ناکەوێت